بە پێی دوایین ئامادەسازیەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە کاتی دیاریکراودا کە دەی تشرینی یەکەمی 2021 هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەران بەڕێوە دەچێت. سبەینش دواوادەیە بۆ ڕادەستکردنی ناوی کاندید و تۆمارکردنی هاوپەیمانێتیەکان. وتؤكد المفوضية على أن الموعد المقرر لە لێدوانێکدا جومانەقەڵای وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ڕایگەیاند تا ڕۆژی شەممە کە کۆتا ڕۆژی تۆمارکردنی ناوی پاڵێورا و کاندیدەکانی هەڵبژاردنە بەردەوام دەبن لە کارکردن و تۆمارکردنی ناوەکان. لە دوای ئەو وادەیەوە دەرگای تۆمارکردنی ناو دادەخرێت و جارێکی دیکە ماوەکەی بۆ درێژ ناکرێتەوە. لە ڕاگەیەندراوێکی نوێژدا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕایگەیاند کە بە تەواوی لە ئامادەباشیدا دەبن بۆ بەڕێوەبردنی هەڵبژاردنەکان لە دەی تشرینی یەکەمدا و بە هیچ جۆرێکیش بەرنامەی دواخستنی لە ئارادا نییە سەرە ڕایبوونی ئەو گرفتە ئەمنیانەی کە لە ئارادا. لە یاسای نوێی هەڵبژاردندا بازنگەکانی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە 8 بازنگە پێگاتە بوو کراوە بە 83 بازنە. هەروەها لەم هەڵبژاردنەدا هەر کەسێک پێویستە بە دەنگی خۆی بگات بە هەڵبژاردن. کەسێک کە ژمارەیەک دەنگی زۆر دەهێنێت دەنگە زیادەکان ناچێت بۆ پاڵێوراوەکانی دیکەی قەوارەکەی. بۆ جۆرەش لیستی حیزبی بوونی نەماوە و لە هەر بازنگێکدا و کەسانەی زۆرترین دەنگ دەهێنن دەگەن بە پەرلەمان. لەم حاڵەتەدا هاوڵاتی دەنگ بە کاندید دەدات، دەنگ نادات بە لیست. هاوکات هەرێمی کوردستان 44 کورسی بۆ دیاری کراو کراون بە 13 بازنگی جیاواز کە پارێزگای سلێمانی 18 کورسی بەردەکەوێت و کراوە بە 5 بازنگی جیاواز. پارێزگای هەڵەبجەش لەگەڵ سلێمانی تێکەڵ کراوە. هەروەها پارێزگای هەولێر کە 15 کورسی بەردەکەوێت کراوە بە 4 بازنگی جیاواز. پارێزگای دووهۆکی 11 کورسی هەیە و کراوە بە 3 بازنگی هەڵبژاردن. لە دەرەوەی هەرێمی شاری کەرکووک کە دەنگی کوردی زۆر تێدایە 12 کورسی بۆ دانراوە و کراوە بە 3 بازنگی هەڵبژاردن. لایەنەکان لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا هەوڵی جیاوازیان بۆ دروستکردنی هاوپەیمانێتیدا، بەڵام هەوڵەکان سەرنجامیان تا ئێستا شکستیان هێنا و هەمووان سربەخۆ بەشداری دەکەن. بەڵام بەشێک لە لایەنەکان ڕێکەوتون لەسەر بوونی هەماهەنگی لە نێوان خۆیاندا و لە هەندێک لە بازنگەکانی هەڵبژاردندا. تایبەت بە پارێزگای کەرکووکیش هەرچەند لایەنە کوردستانیەکان لە هەفتەی ڕابردوو لە گفتوگۆدا بوون بۆ دروستکردنی هاوپەیمانێتیەکی کوردی کە پێشتر بڕیاری لێدرا بوو، بەڵام ئەو هۆڵە شکستی هێنا و هەمووان سربەخۆ بەشداری دەکەن. کۆمەڵی دادگەری لە پارێزگای کەرکووک هیچ کاندیدێکی نابێت. سەبارەت بە هەرێمی کوردستانیش 5 کاندیدی دەبێت. لەسەر جەم ئەو 13 بازنگە هەڵبژاردنی لە پارێزگاکان جیاکراونەتەوە. 2 کاندیدیان لە بازنگەکانی ناو شاری هەولێر دەبن. 3 کاندیدەکەی دیکەش لە بازنگەکانی 2، 3 و 4 سلێمانی دەبن. هاوکات هیچ کاندیدێکی لە پارێزگای دووهۆک نابێت. ئەگەر ئەو حزب لایەنە سیاسیانە لە هەرێمی کوردستانیش سەبارەت بە کۆمەڵی دادگەری و دروستکردنی هاوپەیمانی محەممەد حەکیم ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵ ڕایگەیاند کە پێشتر گفتوگویان لەگەڵ هاوپەیمانی هیوا هەبووە، بەڵام ئەوان بە کۆمەڵیان ڕاگەیاندووە زەمینە لەبار نییە. دەژڵێت هەر لێدوان و قسێک لە دەرەوەی ئەم ڕاستیە هەوڵێکی نەزۆکی چەواشەکارانەیە بۆ لە کەدارکردنی کۆمەڵی دادگەری.